لەبارەی پێشاتە نوێەکان لەبارەی ناردنی پارەی گەنمی جوتیاران یاریمی کوردستان لەلایەن حکوومەتی عێراقەوە مام فارس و دوو پارێزەرە خۆبەخشەکەی لەگەڵ بەشێک لە جوتیارانی سنووری پارێزگای هەڵەبجا کۆبوونەوە. جەختیان لە بەڕێوەپێشبردنی کەیسەکە کردەوە و پێداگیری یاسایی و مەدەنیان دووپات کردەوە بۆ ئەوەی بەغدا ناچار بکەن گەنمی جوتیاران یاریمی کوردستان ڕەوانە بکات. ئەو یاسایە لەسەر حکوومەتی عێراق متەمەیز دەکا کە پارێک شاستە دارایەکانی بە ناحەق و ناعەدالەت چەند ساڵە لیان زەوت کراوە بیدا و قەرەبووی ئەو پارەشیان بکاتەوە کە غەدر لێ کراون. ئەمەش من لێرەدا دڵخۆشی دەدەمە جوتیارانی دەبەری بێم ئێمە ئەو کێسەمان جولاندیە پێگەی جوتیارانمان لە کوردستان بەرز کردەوە. پێشتر مامفارس سکاڵای لەسەر وەزارەتی بازرگانی عێراق و حکوومەتی بەغدا تۆمار کرد بۆ ئەوەی پارەی گەنمی ساڵەکانی 2014 و 15 و 16 جوتیاران یاریێم خرج بکات. بەوتەی خۆیان دۆسیەکان لە دادگا بردوێتەوە و حکوومەت ناچار دەبێت ئەو بڕەپاری لایەتی خەرجی بکات. پارێزەری دۆسیەکەش دەڵێت 21 ئەم مانگا دادگا کۆتا بڕێدەدات و پێشبینی دەکات حکوومەت بە زووترین کات پارەی گەنمی جوتیاران یاریێم بنێرێت چونکە چەندین بەڵگە و دیکۆمنتی تازەیان کۆ کردوێتەوە. توقع دەکەین 21 مانگ ئاخر جەلسەی محکەمەی ئیستیناف ئێمە لە قۆناغی بەدا ئەو داوایمان بردەوە بەڵام وەزارەتی بازرگانی کە ئیستینافی کرد ئێستا محکەمەی ئیستیناف ڕەنگە 21 مانگ دووە قەراری خۆی بدات لەسەر ئەو مۆزوعە. پێشمان وایە ئینشاڵڵا گەشتبینی کە بڕیارەکە لە بەرژەوەندی جوتیارانی کوردستان دەدەچێت. جوتیارانی ژوێڕای ناومێدیان لە وڵەکانی حکوومەت یاریێم و لایەنە پەیوەندیدارەکان گەشتبینن بە وڵەکانی مامفارس و هاوڕێکانی ویویان وایە لە ڕێگەی فشاری مەدەنی و یاساییەوە ئەو مافیان بەوەربگیرێتەوە کە ماوەی چەند ساڵێکە حکوومەتی بەغداد زەوتی کردووە. زۆر دەستخۆشیان لێ ئەەکەین ماندووبوونیان بەرز ئەنرخێنین ئینشاءڵڵا لە ماوەیەکی زۆر کەمدا لە 21 ئەم مانگا بە تەواوی کێشەکە یەکلایی بێتەوە و شایەتەدارەکان جوتیارانی هەرێم ئەتوانن بەدەست بێنن. بەڵێ زۆر گەشتبەنین زۆر گەشتبینین چونکە ئێمە ئەو پارەیە لە نەما نابوو لە تیاچوو نابوو ئەم بەڕێزانە بە هەوڵێکی ماندوونە ناسانە زۆر بوێرانە زۆر ئازایانە توانیویانە ئەم ئیشەی ئێمە جێبەجێ بکەن. نزیکەی 500 ملیار دینار بڕی پارەی 3 ساڵی جوتیاران یاریمی کوردستانە کە گەنمیان بە حکوومەتی بەغداد فرۆشتووە بەڵام تا ئێستا بە هەرۆکارێک بێت بەغدادە و پارەیە ڕەوانەی یاریمی کوردستان ناکات. لە ڕێگەی ڕێڕەوی دادگاوان گاوەکان کورد بوونەتەوە تا حکوومەت ناچار دەکرێت بۆ ناردنی شایستەدارایەکانی جوتیارانی هەرێمی کوردستان. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.